دەم باش بینەرانی هێژای ئاربار تێڤێ لە هەر شوێنێکەوە چاو لە بەرنامەکانی ئێمە دەکەن، هیوای شادی و سڵامەتیتان بۆ بە ئاوات دەخوازین. لە درێژەی بەرنامەکانی خۆمانەدا جارێکی دیکە هاتینەوە خزمەتان تا بەرنامەیەکی نوێتان لەگەڵ میوانێکی ئازیزی دیکە پێشکەش بکەین. تکایە بەر لەوەی بچینە ناو باسەکانمان کە بە کاناڵی یوتیوب ئابوونە بن تا لە ئاگەری دەرکەوتنی بەرنامە نوێەکانمان ئاگادار ببنەوە. بۆ بابەتی ئەم جارەمان خەباتی مەدەنی پاژنە ئاشیلی دەسەڵاتە دیکتاتۆریەکانمان بۆ هەڵبژاردوون تا لەودا لەگەڵ میوانێکی خۆشەویست بەرنامەکەمان تاوتوێ بکەین کە ئەویش بەڕێز کاک رامین زەندنیایە. کاک رامین گەلێک بەخێر هاتن و سپاس لەوەی کە داوەتەکەی ئێمەتان قبول کرد. بۆ بەڕێوبەرانی کاناڵەکە و بۆ گوێگران و ئەوانەی کە چاو لە بەرنمەکەیەوە ئاکەن. زۆر سپاس تکایە. بینەرانی هێژا، هەروەکو ئەزانن کۆمەڵگەی مەدەنی و خەباتی مەدەنی ئەمڕۆ پرسێکە کە لە هەموو وڵاتاندا جێگەی مژار و گفتوگۆ و شرۆڤە و لێکدانەوەیە. دیارە بە هەرچەند وڵاتەکان لە بە پێی پێکهاتەی سیاسی خۆیان لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکە یا لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی دیکە و تەنانەت هەندێک جار لە ناوچەیەکشەوە بۆ ناوچەیەکی دیکە جیاوازیان هەیە، بەڵام شک و گومان لەوە دانیە کە هەموو کۆمەلگاکان بە جۆرێک لەگەڵ نیزامە دەسەڵاتدارەکان لە ململانێ و لە بربەرەکانیەدان، بەڵام ململانێ و بربەرەکانیەکان هەروەکو عەرزم کردن لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی دیکە فەرق و جیاوازی هەیە. لە وڵاتانی پێشکەوتوو و دیموکراتیکدا ئێمە ئەبینین پرسی داخوازی مافەکان ڕەنگە زۆربەی لەسەر پرسی مافی سەندیکایی، خۆشگوزەرانی، دەستڕاگەیشتن بە مافی قسەکردن و یا ئەوەی کە پێڵەن مافی بەیان یا لێدوان، ئەمانە لەسەر ئەمانە ڕەنگەوە زۆر بابەتی لەو دەوروبەرەدا بخورێتەوە. بەڵام لە وڵاتانی جیهانی سێوەم یان ئەو وڵاتانی کە لە حاڵی پێشکەوتندان پرسی خەباتی مەدەنی یا کۆمەڵگەی مەدەنی لەوە زۆرتر ئەچێ بەولاوە. کێشەی ئەوان لەگەڵ دەسەڵاتەکاندا تەنانەت ئەبێتە کێشەیەکی ڕیشەیی و زۆر جار لە یەکەمین ساتەکانی خۆیدا بەرەو توندوتیژی ئەچێ و لێکەوتەی جۆر بە جۆری بە دواوە ئەبێت. جا لێرەدا زۆربەی دەسەڵاتەکان ئەم هەلانە بە قازانجی خۆیانە ئەگۆزنەوە و ئەو داواکاریە کە خەڵک یا دامەزراوە مەدەنیەکان کردویانە بۆ خۆی بزر ئەبێت. هەروەک ئاگادارین لە ئەو وڵاتانی کە لە ژێر دەستی داگیرکەرانی کوردستاندان هەمویان بە پێی تا ڕادەیە کەم و زۆری وڵاتی یا بڵین سیستمی سیاسی دیکتاتۆرین. یەک لەوان وڵاتی ئێرانە کە لە ماوەی ئەم چەند ساڵی دواییدا وەک ئێمە خۆمان دیمان چەندین خۆپێشاندانی گەورەی بەخۆوە بینین. خۆپێشاندانەکان ئەوە بوو کە قوربانی زۆری لێکەوتەوە بە ئاکامێکی زۆر مەترسیداردا ڕۆیشتن. ئەوە لە حاڵێکدایە کە داوای خەڵک داوایەکی سەرەتایی و داوایەک بوو کە بە پێی پرسی ڕۆژ و لەسەر بنەمای مافەکانی مرۆڤ دامەزرا بوو. کاک رامین بە بڕوای ئێوە هەروەک ئەزانن تەمەنی دەسەڵاتی ئاخوندەکان لە ئێران خۆی لە نیو سەدا نزیک ئەکاتەوە، بەڵام لە ماوەی ئەو نیو سەدەیەدا ئێمە مێژوویەکمان لە خەباتی بەدەنی بە تایبەت لە کوردستانەیە، چون کوردستان هەمیشە بە جۆرێک ئەو شتێکە لە بۆ خۆی پێی وا بووە کە ئەم دەسەڵاتی ئەو نیە و دەسەڵاتێکی داسەپا و داگیرکەرە کاردانەوەی لە خۆی بووە کە ئێمە توانین لێرە خەباتی مەدەنی بێ، ناڕەزایەتی بێت، تەنانەت زۆر جار کەوتۆتە حاڵەتی ڕاپەڕینیش.
ئێوە تکایە بە وردی مێژوویەکمان لە مێژووی خەباتی مەدەنی لەم چەندەهەی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا بۆ بینەرانی خۆشەویست و بیر بێننەوە هەرچەند مەسلەی خەباتی مەدەنی ئەگەڕێتەوە بۆ زۆر پێشتریش لە ناو دەسەڵاتی پەهلەویشدا خەباتی مەدەنیمانێمە هەر بووە و زۆر دام و دەستگای مەدەنیمان بووە بە تایبەت ئەگە بگەڕێنەوە بۆ زۆر پێشتر بۆ سەردەمی کۆماری کوردستان تکایە کاگرانیچێن. بەڵێ نزیک بوونەوەی تەمەنی دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە نیو سەدا مێژووی کە پڕ لە هەوراز و نشی و بەڵام هاوکات شایەتی یەکێک لە دەوڵەمەندترین و بەردەوامترین ئەزمونونەکانی خەباتی مەدەنیە لە ڕۆژهەڵاتی کوردستان. هەروە کە هەمووان ئاگادارن لە یەکەمین ڕۆژەکان و لە دەستپێکی دەسەڵاتی پەت و سێدارەی ئێراندا ڕۆژهەڵاتی کوردستان بە نایەکی گەورە 90% نەچوونە پای سندوقی دەنگدانەکان و گوتیان بە دەسەڵاتی پەت و سێدارە ئێمە تۆمان ناوێت هەر لە یەکەم چرکەکانەوە هەر لە یەکەم ڕۆژەکانەوە لە یەکەم مانگەکەوە. ئەمە خۆی یانەی نمونەیەکی گەورەست کە خەڵکی ڕۆژهەڵات لە ئەم 50 ساڵەدا گەورەترین نافەرمانی مەدەنی یا خەباتی مەدەنی خۆی لەوێوە دەست پێ کرد بەڕاستی. لە کاتێکدا کە کۆمەلگای ڕۆژهەڵات لەم ماوەدا لەم 50 ساڵەدا نزیک 50 ساڵەدا لەژێر گوشارێکی بەردەوامدا بووە، لەژێر کوشت و بڕ و سێدارە و پەت و سێدارە و زندان و هەموو سەرکوتێکا بووە. ئەوان ڕانەوەستاون و هەمیشە خەبات مەدەنی خۆیان بەردەوام کردووە بە شێوازە جۆرا و جۆرەکان وەکو مانگرتنە گشتیەکان کە چەندین مانگرتنی پشتسەریەکیانەوان ئادەم ساڵانەی دواییدا تۆمار کردووە. لە سەرەتایشەوە لە سەرەتای دەستپێکردنی کۆماری پەت و سێدارەوە خەڵکی لە نێوان کامیاران بۆ سنە بەر هینەکانیان گرت، بەر ستوونەکانیان گرت، حتا لە گوندەکان کە من خۆم شاهد بووم ئەو کاتە تەمەنێکی واشم نەبوو بەڵام هەر ئاگاداری وەزعەکە بووم. وەکو بڵێ ئێمە گوندێکمان هەیە بەناو باوەرێز، لە باوەرێزە ئەوان کە نەیانتوانی لە کامیارانەوە دەربازی سنە و لەشکەر 28 بن هاتن لە پشتی شارەوە ویستیان لە باوەرێزەوە دەربازی لەشکەر 28 بن. خەڵکی باوەرێز و ئەو ناوچە ئاویان بەردانا و زەوینەکان و زەوینەکانیان وا لێ کرد کە نەتوانێت تانگ و نازانم ماشین و ئەملا ئۆلا نەتوانێت لەوێەوە تێپەڕ بێت. حتا ئەم وتەیەکی زۆر زۆر بەناوبانگە لە بەنی سەدر لەو کاتا وتی کۆمەڵە و دموکرات ئێوە شتێک وەێ باوەرێز تۆ بوو ئەو نێزانی باوەرێز چییە؟ وەیزانی باوەرێز وەکو حزبێکە تازە سەری هەڵداوە کە بۆ نمونە مەسەلەنەوە زۆر زۆر بەناوبانگە و وتەی بەنی سەدرا. دوای ئەوە کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستان بە ڕێکخستنی کە ژینگەکانیان ئاور تێبەرەدا، ئاویان پیسە کرد، ئاوەکانیان سەرچاوە ئاوەکانیان ئەدزی، خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان هاتن گروپە جیاوازە ژینگە پارێزیەکانیان دانیە. لە بۆمە لەرزەکانە
وەکو کاری مرۆیی هەموو پێکەوە هاودەنگ بوون و کۆمەک و یارمەتیان کۆ ئەکردەوە بۆ ئەو خەڵکە کە لێ قەوماون خوێنیان ئەدا ئەو کاتە ماڵی خۆیانیان ئەدا پارەیان ئەدا ئەیان برد لەوێ دابەشیانە کرد چۆن بەدەسەڵات هیچ کات ڕۆژهەڵاتی کوردستان هیچ متمانەیەکی نەبوو لەم نیوسەدا هیچ متمانەیەکی نەبوو بەڕێکخراوە کردبوو فێری بەڕێکخراوەکردن بوون و یا کاری ژینگە پارێزیانە کرد یا لە لافا و بۆ مەلەرزەکان و لە کارەساتەکانە بەدەنگی یەکترەوە ئەچوون و یارمەتیان ئەگەیان دە خەڵکی لێ قەوماوە حتا بۆ شارەینەکانیش بۆ شارە فارس نشینەکانیش یانێ بەڕاستی جیاوازیان نەئەکرد من خۆم لەبیرمە کە پێم وابێ لە تەورێزە بۆ مەلەرزەی کاتبوو ئێمە خۆمان بەشدار بووین چوین خوێنماندا بۆ ئەو کارە ساتە یا خەڵکی شتیان کۆ ئەکردەوە یانێ خەڵکی ڕۆژهەڵات نەک بۆ خودی ناوخۆی ڕۆژهەڵات بۆ خەڵکانی تریش بۆ تورکەمەن سەحرا ئەمەم لەبیر چوو بێژم هەل لە سەردەمانی دەستپێکردنی دەسەڵاتی کۆماری پەت و سێدارە ئەکیبێک لە کوردستانەوە هەڵسات چوو بۆ تورکەمەن سەحرا کە یارمەتی بگەێنێ بەو خەڵکە لێ قەوماوەکە بەداخەوە کارەساتی هاتوچوویشی لێ کەوتەوە چەندین نەفەر لە ئەو خەڵکانە تێاچوون و زۆر شتایەکی تر و ئەتوانین ئاماژە بە کۆچی مێژووی خەڵکی مەریوان بکەین بە هاتنی سپای پاسداران و دام و دەستگا سەرکوتکارەکان کە هاتنە ناو شارەکانەوە خەڵکی مەریوان چوونە دەرەوە لە شار و شاریان چۆڵ کرد و خەڵکی سنە و شارەکانی تر هاتن هەموویان وەکو بڵێ بۆ پشتگیری ئەوان کەوتنە ڕێگە لە جادەکانەوە لە کێ و شاخ و داخەکانەوە خۆیانیان گەیاندە خەڵکی مەریوان و یارمەتی هەرچێکیان لەدەست هات گەیاندیان بە ئەو خەڵکە وەکوتر من خۆم لە بیرمە لە سەردەمی شەڕی 24 ڕۆژەی شاری سنا بە کورتی کاگڕامی جان چون گەلێک پرسیارم ئامادە کردووە بابەت جێی سەرنجە بۆ بینەران کە باسی بکەین فەرمووتکایە باشە بە قوربانت بم ئەو کاتە لەو شەڕی سنەدا من خۆم شاهد بووم کە لە شارەکانی ترەوە هەموو یارمەتیان کۆ کردبووەوە بە ماشینی گەورە ئەیانەنار بۆ سنە کە خەڵکی نان و ماحتاج و شتی پێداویستیەکانیان احتیاج بوو لەو سەردەمانە بەڵێ کاگڕامی گیان جەنابەت دیارە گەلێشتی ترت هەیە جارێ باسی بکەیدانی بۆ بەرنامەیەکی تایبەت ئەوە بەڵام ئەوەی کە ئێوە باسان کرد گەلێک شتی بیر هێناینەوە بە تایبەت من بۆ خۆمێکێک لەوانە بووم کە بیرم کەوتەوە کە زمانی خۆی دەسەڵاتی داگیرکەر هەوڵی ئەدا کە پەیوەندی نێوان خەڵک و پێشمەرگا داببڕێ و بی بچڕێنێ بە زۆرە ملی هاتە گوندەکان کە چەکی بەسەر خەڵکات دابەش ئەکرد و دا ئەسەپاند بەڵام من بۆ خۆم لە بیرمە هەموو جارێک ئێستا بیری لەکەمەوە 100 بریا ئەو داستانە حەماسیانەی خەڵک وەک ئەو نمونانی کە جەنابیشت باست کرد بریا فیلمی لێ هەڵگیرایە و بەڵگەمەند بکردایە کە ژنان و کچان و خەڵکی و گوندانە چۆن ڕوبەڕووی سوپای داگیرکەر ئەبوونەوە و تەنانە دوای لێ هات کە گوندەکانیان چۆڵ کرد بە یەجگاری کەەوە من بۆ خۆم لە بیرمە ناوچەیەک بوو لە گەورکایەتی سەقز گوندەکانیان چۆڵ ئەکرد تەنەها بۆ ئەوەی کە ئەوان نەبنە نەچنە ژێرباری ئەو داوایی کە ڕژیمێک لهی ئەوان نییە و ڕژیمێکی داسەپا و داگیرکەرە ئەو شتیان بەسەردا پسەپێنێ و لەوەشە ئازار و ئەزیەتی زۆریانەدی ماڵیان چۆڵەکرا ماڵیان تاڵانەکرا و زیانیانەدی بەڵام ئەوەی بۆ ئەوان گرنگ بوو ئەو سەربەرزیە بوو کە بۆیان ئەمایەوە بەڵام ئێستی کاگڕامی ئێمە بینە سەر بابەتێکی تر لەوەدا لەو قۆناغەوە
قۆناغی شەڕ و دەنانە دەوانێت جەنابەت باسیەکەی دواتری ژیا و نمونانی من عەرزم کردی لە گەرمەی شەڕی ئێران و عێراقیشدا ئەمە ئەتوانین باسی بکەین خەبات و بەرخۆدانی مەدەنی هەر بەردەوام بووە لە کوردستان. بەڵام ئێمە ئەگەر خۆمان بجۆزینەوە بۆ قۆناغی ئەمڕۆی ئەوەی کە دەسەڵاتی ئێران تێیدا هەیە و لە کوردستان چیە گوسەرێ با بینە سەر ئەوە بزانین ئەو دۆخەی ئەمڕۆ دەسەڵاتی ئاخوندەکان تێکەوتووە بەرهەمی خەباتی مەدەنی خەڵکە یا بە جۆرێکی تر بەر لەوەی ئەو وڵامی پرسیارەکە لێوەربگرمەوە بیرەوەریەک ینی بڵین وە بیرهێنانەوەیەک بۆ بینەرانی هێژە لە ئێمە شرۆڤەکار و ڕووناکبیری بەناوبانگ جین شارپمانەیە لە کتێبێکدا لە ژێر ناوی کۆمەڵگەی مەدەنی و خەباتی مەدەنی باز لە گەلێش ئەکا وە کاکڵێشتانی ئەوەیە کە خەباتی مەدەنی پاژنە ئاشیلی دەسەڵاتە دیکتاتۆریەکانە چون پێی وایە ئەوان تەنیا لە باری هێزی نظامیەوە بەهێزن و ئەگەر کەسێ لە باری هێزی نظامیەوە ڕوبەڕوویان بێتەوە یا خەڵک خەباتی چەکداریان لەگەڵا بکە ئەوان چون هەر لەو بارەدا گەشەیان کردووە بەڕاحەتی ئەتوانە وڵام دەنەوە بەڵام چون زمانی وڵامدانەوەیان نییە زمانی لۆژیکی ئەوانە داخراوە ئەگەر بە زمانی لۆژیک و یان نەک بڵین لۆژیک لەگەڵ ئەوان لە ڕێگای کۆمەڵگەی مەدەنیەوە ئەگەر بچێ ناو پانتایی و ناو زەویەکەیانەوە ئەوان لەوێدا گیر ئەخۆن. ئێستێ پرسیاری سەرەکی ئەوەیە ئایا ئەو دۆخەی ئەمڕۆ دەسەڵاتی ئاخوندەکان لە ئێران تێکەوتووە بە بڕوای ئێوە بەرهەمی خەباتی مەدەنیە ئەگەر وایە ئەم خەباتی مەدەنیە لەم قۆناغی لەم شەپۆ لە دواییادا ئەگە بگەڕێنەوە بۆ 3 ساڵ لەمەوە پێش چۆناوچۆن و لە چۆوە دەستی پێکرد تکایە فەرموو کاگڕامی. بەڵێ ئەتوانین بە بەرچاوگرتنی ئەو خاڵانەکەوە باسم کرد و خاڵانی تری وەکو ئەوەی کە مەسەلەن ئەوە زۆر زۆر وتێکی بەهێزە کە ئەو دیکتاتۆرانە هەموو هێز و توانای خۆیان دائنن بۆ سەرکوتی خەڵکی ئەو کاتە خەڵکیش بە پێچەوانە بە خەباتە مەدەنی و خەباتە نەرمەکانیانەوە بە خەباتی نەرمەوە دێن و ئانە دەست یەکەوە چۆن ئەو دەسەڵاتە دیکتاتۆرگەلە ئەوان هێزیان بۆ سەرکوتی خەڵک کۆ کردووەتەوە کاتێک ئەوان هێز لەسەر سەرکوت دائەنێن و چاویان ئێتر لە خەباتی نەرم و خەباتی مەدەنی خەڵک نییە چاویان لە داخوازیەکانی خەڵک نییە چاویان دائەخەن لە داخوازیەکانی خەڵک لە بیریانە چێتەوە هەموو شتێکیان لە بیرە چێتەوە و هێزی خەڵکیان لە بیرە چێتەوە بەڕاستی هێزی خەڵکیان لە بیرە چێت کە ئەمانە وەکو قەترەگەلێکەوە دڵۆپەکان یەکە گرن وەکو دەریایەک وەکو ڕۆبارێکی خۆشان ئەبێت هەر شتێک کە بکەوێتە بەری شۆرێتەوە دای ئەماڵێت هێزی خەڵکی ئەتوانین ئێمە بەمە تەشبیهکەین بەڕاستی. دوای ئەوە لە ساڵی 1401 کە خەباتی مەدەنی خەڵک لە شاری سەقزە بە دروشمی ژن ژیان ئازادی گەیشتە لووتکە خەڵکی ڕۆژەڵاتی کوردستان بەو هەموو خەباتەوە کە نیو سەدەیەک خەریکن لە ساڵی 1401 خەباتەکەیان لە سەقزەوە چەخماخەیەکی لێدا و هەمووی ئەو بە ئیستلاح پتانسیەلە یا ئەو هێزە کە کۆبووەوە لە خەڵکە وەکو کاری مەدەنی و ژینگە پارێزی هەموو ئەوانە پەروەردە بوون خەڵکی پەروەردە کرد بوو چووە لووتکەی خۆی و لە بوون بە پیشاندەری ڕێگایەک بۆ تواو ئێرانیش نەک بۆ بەتەنیا بۆ ڕۆژەڵاتی کوردستان بوو بە پیشاندەرێک ڕێگایەکی پیشانی هەموو خەڵکی ئێراندا کە ڕێگەیەک بگرنە بەر کە دەسەڵاتی ئێران خاڵی لاوازەکەیە یا چیلەکەیە کە ئیتر هێزی خەڵک وەختێک کۆ ئەبێتەوە
دەسەڵاتیش ناتوانێت لە بەرابەریا بێسێت بەتایبەت ئەو دەسەڵاتەکەەوە تواو ئەنەرژی خۆی داناوە لەسەر چەک و تەقەمەنی و ئەبزاری سەرکوت ئیتر لە بەرابەر خەڵکە ئەوە ئیتر کەم تێرێت بەڕاستی دەسەڵات فکری ئەوەی نەکردبووەوە یانێ فکری ئەو شتەی نەکردبووەوە کاگرامین بە داوای لێبوردن دەسەڵات وەک ئاماژەتان کرد بە داخوازیەکانی کۆمەڵگەی مەدەنی دەسەڵات لە چی ئەترسێت داواکانی خەڵک چین ئێمە بینە سەرەوە دەسەڵات یەکەمڕۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان حاکمە بۆ جوابی دەسەڵاتەکانی خەڵک ناداتەوە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە ئەو خەڵکە داخوازیگەلی سەرەتایی ژیانیان هەیە وەکو هەمووان ئاگادارن ئێمە لە وڵاتانی ترا وەکو ئەم ئوروپا کە ئێمە لێ ئەژین داخوازیگەلی کەس زۆر سەرەتاییە و حکوومەت ناتوانێت لەو داخوازیگەلە چاوی خۆی بنوقێنێ وەکو نان و وەکو سەرپەنا کە هەر کەسێک ئەشێ حتمەن ماڵێکی هەبێت ئەشێ تیکەنانێکی هەبێت بیخوات ئێستا چ کار بکات چ کار نەکات حکوومەت ئەمە وەزیفەیە ئەرکی سەر شانیەتی ئەبێت سەرپەنایەک و نانێک بۆ خەڵکی دابین کات ئەو ئەمنیەت و ئاسایش و نان و مەسئلەی تەندروستیە لە ئێرانە چۆن ئەو هەموو هێزەکەی خستە سەر مەسئلەی سەرکوتکردن و بەوە شەوڕانەوەستا هات پەڕوپۆی پێدا ئەو پەلی هاوێشتووە حتا کە سنووری ئیسرائیل حکوومەتی مەسەلەن حکوومەتی لەناو حکوومەتی لوبنانە لەناو حکوومەتی سووریا لەناو حکوومەتی عێراقا لەناو ئەفغانستانە لە یەمەنە ئەمە تێچوویکی زۆری ئەبێت بۆ دەسەڵاتێک ئەو وەختە ئیتر ناتوانێت داخوازیە سەرەتاییەکانی خەڵکی خۆی دابین بکات کاگرامین گەلێک سپاس واتە پێتان وایە ئەوەی کە دەسەڵات جوابی ویست و داخوازیەکانی خەڵکو و بەتایبەت کۆمەڵگەی مەدەنی بداتەوە و کۆمەڵگەی مەدەنیش بۆ خۆتان نەزان لەگەلێک شت پێدێ لە یەکێتی پیشەی مامۆستایان کە بۆ خۆش دیارە چالێکێکی و بوارە بووی و ئێستێژەر بە دوواداچون بۆ پرساکەن و چالاکن یا سندیکای کرێکاری و زۆر شتی تر یا مافی قوتابیان و مناڵانەکەن ئەو ئەولەویەت و یەکەمایەتی نییە بۆ دەسەڵات بۆ یاروکو ئاماژەتان پێکرد ئەو ئەڕوانگەی ئەوەی ئەڕوا بۆ دەرەوەی سنوورەکان کاگرامین وەکویەوە ئاگادار بن ئێستێ دۆخی کۆمەڵگەی ئێران بەتایبەت کۆمەڵگەی کوردستان دوای ئەو ماوە شەڕە و ئەم حاڵەتە ئێستێ چۆنە نیگەرانی و ترسەکانی ئەمڕۆی خەڵک چیە بە بڕواییەوە ئایا ئەوەیە شەڕتەوە بێت یا ئەوەیە دەسەڵاتە بمێنێتەوە و لەوە ترسن نیگەرانیەکان چین بەڕاستی ئەو جۆرەکەوە من پەیوەندیم لەگەڵ خەڵکە هەیە و خەڵک باسی ئەەکەن بەڕاستیت پێبێژم یانێ ئەمە خەڵکی بۆ منیان باس کردووە من لە ناوخۆنیم ناتوانم ئەو هەست و دڵە ڕاوکیە من نیمە ئەوە من نییە بەڵام خەڵکی ئەڵێن ئێمە ترسمانەوەسە کە ئەم شەڕە کۆتایی پێ بێت و ئەم دەسەڵاتە لەوە زۆرتر هارتر بێت لەوە زۆرتر هارتر بێت و بپلکێ بە خەڵکیەوە کە ئێمە چاومان لێ کردووە لەم ماوە کە ئەو شەڕە ڕاوەستاوە بەردەوام هەموو ڕۆژێکە و خەڵکی لە سێدارە داوە یانە دەسەڵاتیش ئەو ترسیە هەیە ئەمە هیچ گومانێکی تیان نییە ئەگەر ترسی نەبێت ئاوا ناکات یانە هەر ڕۆژ بەتایبەتی لە ڕۆژەڵاتی کوردستانە گەنجەکان ئەباتە پای پەتی سێدارەوە ئەمە نیشانات کە حکوومەت ترسی لە خەڵکەیە و خەڵکیش ترسیانەوەیە کە ئەو شەڕە تەواو بێت چۆن هێزی ئەوەیان نییە بەڕاستی بەرەنگاری ئەو دەسەڵاتە داگیرکەرە ئەو دەسەڵاتە خوێن ڕێژە ببنەوە کە زۆرتر قوربانی بدەن خەڵکەکە
هەرچەند برسیانە هەرچەند باری ئابوووریان خراپە بەڵام حەزەکەن ئەو حکوومەتە بە هەر شێوازێکەیە لەناو بچێت. بەڵێ زۆر ئاماژەتان بە خاڵێکی زۆر تایبەت کرد بە بڕوای من کە نیگەرانی ئەوانەوەیە کەم دەساڵاتە دوایەوەش بمێنێتەوە و ئاخۆمە و جار چۆن ئەتوانێت بێتە بەڵای گیانی خەڵکی ئاسایی و کۆمەڵگەی خۆی. بەڵام ئێوە ئەرۆک و ئاماژەمان پێکرد بۆ خۆتان مێژوویەکی دوور و درێژتانەیە لە چالاکی بواری یەکێتی پیشەی مامۆستایان لە ڕۆژهەڵاتی کوردستان. کادرامین ئێستا ئەمڕۆ دیارە بۆ خۆشتانە مامۆستایەکی خاوەنەزمون و دیار بوون تا توانیتانە خزمەت بە نەتەوەکەی خۆتان لەو پارت لەو بەشەدا بکەن. ئێستا پێتان وایە دۆخی پەروەردە لە کوردستان چۆنە کادرامی؟ وەڵی کاک حەسەن ئێمە ئەبێ بگەڕینەوە هەر بۆ سەرەتای دەسەڵاتی کۆماری پەت و سێدارە کە کۆماری پەت و سێدارە هاتە سەر کار ئەوان یەکەم شۆنە فەرهەنگیەکانیان کردە ئامانج وەکو دانشگایان کە داخست لە سەرەتای دەسەڵاتەکەیانە و دوای ئەوە چوونە سەروەخت پەروەردەوە وەکو ئاموش پەروەردەشی پێ ئەڵێن لە ئێرانە چوە سەروەخت پەروەردەوە و هەموو ئەو مامۆستایانە کە چالاک بوون هەموو ئەو مامۆستایانە کە بیر و بۆچوونی جیاوازیان بوو ئەوانیە لە کار دوور خستەوە دەریانی کرد ئەسەن وەکو بڵێن دوای شۆڕشەکە کە تەواو بوو شۆڕشی فەرهەنگیان دەست پێ کرد بە ناویان نابوو شۆڕشی فەرهەنگی کە پاکی بکەنەوە پاک و خاوێنی بکەنەوە و کەسانی سربەخۆیان بێرنە سەرکارەکە یانێ ئەوان هەر لە یەکەم ڕۆژەکانەوە پەروەردەیان کرد سیستەمی پەروەردەیان لە ئێرانە کردە ئامانج دوایی وردە ئەو بیر و بۆچوون و فکری خۆیانە خەریک بوون لە مەدرسەکانە لە دانشگاکانە ڕەواجیان پێ ئەدا و پەرەیان پێ ئەدا لە مەدرسەکانە من بۆ خۆم شاهد بووم کە خەریک بوون مەسەلەن سیلاحیان ئاموزشی سیلاحیان بە مناڵەدا ئەو کاتە کارهای کە خۆی ویستی خۆیان بوو شتای کە ویستی خۆیان بوو ئەوان لە مەدرسەکانە تەرویجیانە کرد و پەرەیان پێ ئەدا ئەو کاتە داهاتی ئاموشپەرۆرشیان لە ئەمنی و سەدا هاوردە خوارەوە بە پلەیکەوە لە ژێر ئەو پارەیە کە سەرفی ئەکەن بۆ نیروی سەرکوتەکان بۆ هەموو شۆنەکان وتەیەکی بەناوبانگی کەڕووبی هەیە لەو کاتا کە مامۆستاکان چوون بەرۆکیان گرتبوو گوتووی ئێوە هیچ ئەهرۆمێکتان بۆ ئەوەی کە فشار بخەنە سەر دەوڵەت نییە ئێوە هیچ داهاتێکتان نییە یانێ ئەوان وەکو مەسەلەن وەکو جێکە تەولی دەکات خەریک بوون چاویان لە ئاموشپەرۆرشەکە کە هیچ داهاتێکی لە باری ماڵیەوە نییە وتوی شرکەت نەفت یا وەزارەتی نەفت ئەتوانێت شێر نەفتەکە بوەسێت وەلێ ئێوە چیەکەن یانێ ئەوان بیریان لە پەروەردە نەکردبووەوە پەروەردەیان وەکو بناغا ئەساسدا نەنابوو و هیچ خەمیان لێ کادرامین گیان گەلێک سپاس بۆ بەشە چون بەداخەوەرە و عەرزم کردی پرسیارمان گەلێک ماوە و وەختەکەشمان بەرەو کۆتایی ئەڕوا ڕەنگە ئەمە دوا پرسیاری کۆتایی بێت بەس یەک جملە کاک حەسەن یەک جملە لە وڵاتانی ترا بۆ پەروەردە پارە خەرجەکەن یانێ هەموو تەوانیان نەبان پەروەردەوە کە دەسەڵات کە کۆمەڵگاکەیان ئابۆ جۆرە پێشکەوتووە بەس لە لای ئێمە ئەو شتان نییە ئەو شتە بۆ هێزی سەرکوت دایەن و چەک و تەقەمەنی داوای لێبوردنەکە ناتکایە بەڕاستیێر وایە و بودجێکە بۆ قوتابخانە تەرخانەکرێکەوەی پێوترە سەرانە لە وڵاتانی دموکراتیک و تەنانە لە وڵاتانی دراوسێ ئێرانی لەگەڵ ئێران
ڕاستی بەیەکەوە هەڵناسەنگێن غێر وەک جەنابەت فەرمووت. ئێمە ئەوەی ئەمڕۆی بینین دەسەڵاتی ئاخوندەکان لە تاران لەگەڵ دەسەڵاتی واشنگتۆن ماوەیە کە بەم جۆرە کاتەکان ئەبڕن، حاڵ لە دوان بە دەرنیە، یا لە شوێنێکە گەنە ڕێکەوتن یا دووبارە ئەمانە تووشی ململانەیە بنەوە، ململانەی نێزامی. پێتان وایە لەر حاڵدا چارەنووسی خەباتی مەدەنی چی لێ دێتکایە هەم بە کورتی و هەموو دواپرسیار لە ئێران و لە ڕۆژهەڵاتی کوردستان چارەنووسی خەباتی مەدەنی بەکوێ ئەچێ هەڵەستێتەوە یا ئەوی ژەروا چاوەڕوانی ئەو ڕووداوانە بێت کە لە داهاتوودا و بزانن بەکوێکن. لە 100% خەباتی مەدەنی لە کاتی شەڕە ئەوە ئیتر هیچ گومانێکی تیان نییە، لە کاتی شەڕە کابرا بەس ئەبێ گیانی خۆی بپارێزێت و ئەولەویەتەکان لە نەزەرا بگرێت لەو کاتە. بەس بە تەئکید لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئەو خەباتە ڕاناوەستێت، ئەو خەباتە بەردەوامە، چۆن ئەوە بووە بە کەلتور بۆ خەڵکە، ئەو خەڵکە فێر بوون کە کاری پێکەوە بکەن، پێکەوە کارهای جەمعی بکەن و پەرە بەو کارگەلە بدەن کە لە پێشترا بووە، یعنی ئەو کارانە تعتیل نابێت. ئێستا ئەگەر ئەوان هین بگەن بە ئامانجی خۆیان بگەن و بتوانن وەکو تا ئێستا کڵاویان کردووەتە سەر هەموو جیهان بە دانوستانی خەیاڵی، بە دانوستانی بێکۆتایی کە خەریکن کات وەرەگرن، کات ئەکڕن، سەری ئەو وڵاتانە کڵاویان کردووە تا ئێستا کە گەیشتون بەم نقطەوە خۆیانیان تیار کردووە بۆ شەڕ و ئاژاوەگێڕی، ئێستاش هەرەوە لە خەیاڵ دیار نییە جیهان و دەسەڵاتەکان چۆن لە تەکەمانە بەرخۆردەکەن، بەس خەڵکی کاریان جودایە و ئەچنەوە سەر کار و خەبات و خۆیان تێکۆشانی خۆیان، چ لە بواری ژینگە پارێزیە، چ لە بواری مرۆییە، هەر کارێکیان لەدەست بێت ئەیکەن و حکوومەتیش بەرهەڵەستیان ئەوێسێتەوە. بەڕاستی کاگرامین زەندنیا چالاکی کۆمەڵگەی مەدەنی گەلێک سپاس لەوەی کە لەگەڵمان بووی. زۆر سپاس بۆ ئەو کاتێک کە تەرخانتان کرد. بەڵێ بینەرانی هێژە بەم جۆرە گەشتینە کۆتایی بەرنمەیەکی تر لە بەرنمەکانی خۆمانە تا دیدارێکی دیکە و چاوپێکەوتنێکی دیکە هیوادارین سەرفراز و شاد بمێنن. کات خۆش.